بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی جێکەوتە. ڕاستیکە ئەم جارەمێ باسی بابەتێکی هەنووکەیی بابەتێکی گرنگ و بابەتێک کە نەک پەیوەستە بە ژیانی ئێمەوە پەیوەست بە ڕۆحی ئێمەوە و پەیوەستە بە ئەوەی کە پێگوترێ ناوەی ئێمەوە. مرۆڤ وا باشە هەر گرنگی بە ئاوەدانی دەرەوەی نەیە، پێویستی بەوەیە کە بەردەوام بینای ناوەشی بکە. ناوەی ئینسان ڕەنگە تێگەشتن لێی زۆر ئاسان نەبێ، ئەوە ئیشکردنیش بۆی ڕەنگە ینی ئیشکردنێکی سانە نەبێ، بەڵام ئەوە بۆ مانایان یەکە شوێنێکی دەست لێ نەدراوە، واتە ئێمە ناتوانین بچینە ناوەوەی خۆمان. ئەم جارامێ باس لە بابەتی هونەری بکەم. بابەتی هونەری لە تەنیشتی بابەتی عیرفانی و ئاینیەوە بابەتێکی زۆر زۆر گرنگە و یعنی دەشێ مەسەلەن بۆن منە ئاوەدانێکی گەورە لە ڕۆح و لە ناوەوەی ئێمە دروستکە. من جارە نایەمە سەر تەعریفی بەڵام هونەر چییە، ڕەنگەەوە بۆ مە زۆر گونجاو نەبێ و ڕەنگە پێوەرێکی ستاندەریشم دەست نەکەوێت بەوەی کە بڵم ئەمەیە هونەر. دەمەوێت ینی ئەم بابەتی گفتوگۆی ئێمە بێ. بیرمەندێک زۆر جوانەڵێ، نازانم و بیرمەندێک هەیە، بەس ینی مەقولەیەکی زۆر تایبەتی هەیە، قسەیەکی زۆر جوانی هەیە، بیژێڵێ پێویست بەواکە کە ئێمە ژیانمان بکەین بە تابلۆیەکی هونەری. من وا لەم مەقولەیە تێگەم، لەم پەرەگرافە تێگەم ئەوەیە کە چەندێک تابلۆکە هونەریە، چەندێک جوانی لە ناو تابلۆکایە هەیە، ئەوەندەش پەیوەندی بە جوانی زەینی ئینسانەکەەوە هەیە و دوایی چۆن ئەم جوانیە گوازێتەوە بۆ پەنجەکانی ئینسان بۆ ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئەو جوانیە بنەخشێنێ. ئەمەش کاڵم زەینی ئینسان هەڵبەت ناوەوەی ئینسان، واتە جوانەکە لە پێش هابێ لە ناوەوە بێ و لە ناوەوە بژی و دوایی بە جۆرە لە جۆرەکان بێتە دەرەوە. بۆیە ئەم جوانیە چەندێک پەیوەندی بە تابلۆکەوە هەیە، ئەوەندە پەیوەندی بە ئیرادە ئینسانەوە هەیە بۆ ئەوەی کە ئەو جوانیە بدۆزێتەوە و ئەو جوانیە بنەشێنێ. بۆیە جیاواز لە هەموو ئەو شتانی کە ئێمە هەمانە، ئەو پێدراوانی کە هەمانە، هونەرمان زۆر پێویستە بۆ ئێستا، بۆ ئەوەی کە لانێکم لەو دڵڕەقیە کە هەیە، لەو زبریەی کە هەیە، لەو وەڕزیە کە هەیە، ئەندازەی شتێکی دیکەمان پێ بدا کە ئەو زبریەمان تۆزە بۆ نەرمکە و ڕقیەمان بۆ نەرمکە و دوجار ینی ئەو تاریکەمان ئەندازەیەک بۆ ڕووناکاتەوە. تەمان بۆ ئەم بابەتە کەسم لە مامۆستا کۆسار ئەمین باشتر نەدۆزیەوە. مامۆستا کۆسار ئەمین بۆ خۆی ماستەری هەیە لە هونەرە و دەست و پەنجەشی لەگەڵ بابەتە هونەریەکان زۆر نەرمە. چۆن کوڕێکی ورد و ناسکە لە بابەتە هونەریەکان، ماشەڵڵا کوڕێکی لە ڕوانگەی ئاینیشەوە کوڕێکی ئاینداری قوڵە. یعنی ئەمە زۆر جوانە، ینی دەکرێت ئەمە بۆ من ینی دۆزینەوەی ئاین بە قوڵی و هونەر بە ناسکی لە تەنیش یەکەوە ینی بابەتێکی گرنگ بێ بۆ من. مامۆستا کۆساریا خۆ بەخێر بێ. تەمەناوەکەم کە من لە پێشەیەکەیە زیادە ڕەویەکەم نەکردبێ، وەلانی کەم ینی ئەو پێشەچیە من بۆ خۆم کوڕێکی هونەری نیم، بەس کوڕێکی شیعریم. دەکرێت شیعر و هونەر لە نزیکی یەک بن، نازانم ڕەنگە هەندێک جار یەکیش بن، بەڵام بە هەر حاڵ هیوادارم ینی پێشەچەکەم معقول بێ، وەلانی کەم توی ڕازی کردی بێ و بۆ ئەوەی کە من ینی بینەرەکەم بە زمانێکی زۆر زۆر سادە تێبگەێنم. دوای بەخێراتن، زۆر خۆشحاڵم کە جارشکە لەم ستۆدیۆی جێکەوتایە جەناب تەبینەوە. تۆ لەگەڵ جگەلەوەی کە مامۆستای هونەریت و کوڕێکی ملتەزیم و کوڕێکی دینداری و ماوەیەکی زۆریش ئێمە بەیەکەوە ئیشمان کردووە، هاوڕێیەتیشمان ئەنی بۆ خۆی بابەتێکی گرنگە. سپاس دەکەم، خۆشحاڵم کە ئەمڕۆ ئێمە لە ستۆدیۆی جێکەوتای جارشکە یەکتریمان بینیەوە. با سەرەتا یەک پرسیاری سادە بکەم
بۆی بینەرانیش بزان باسی چیەکەین. پرسیارە سادەکەشەوەیە هونەر چییە؟ بە ناوی خوای مەزن سڵاو ڕێزم بۆ بە ڕێزی بە تایبەتی مامۆستا پەیوەند تۆ هاوڕێ و مامۆستا ئەزیزی منی سڵاوم بۆ هەموو بینەرێکی پام لێرەوە. دەستخۆشیت لێ یەکەم لە هەڵبژاردننی ئەم بابەتە و سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتەش. مامۆستا پەیوەند سەبارەت بە پرسیارەکەت ناچارین ڕووناکیە بخەینە سەر مرۆڤ، یعنی بەبێ باسکردنی مرۆڤ مەحاڵە بتوانی باسی هونەر بکەیت لەبەر ئەو پەیوەندێت تون و تۆڵ و لە مێژنەی کە لە نێوانی مرۆڤ و هونەرا هەیە. ئەگەر بە خێرایی بە ڕیشەی ئەم بابەتەیە بچینە خوارە و گەڕێنە بۆ ڕیشەی ئەم بابەتە. ئینسان مرۆڤ خوای مەزن وەکو مەخلوقێکە دروستی کرد طبعا لە مەئوا و خاک و نیشتیمانێکی ترا بوو. بەهۆی هەڵەیەک و بە مەبەستی تاقیکردنەوەیەکەوە گوازرایەوە بۆ خاک و نیشتیمانێکی ترکە پێوترێت جیهان و دنیا و ئەم گەردوونە. باشە ئەم گواستنەوەی ڕوای کرد مرۆڤ لێرە ئاوارە بێت، چونکە بە هەموو پێوەرەکان مامۆستا پەیوەند ئەم زەویە ئەم جیهانە ئەم دنیاە شوێنی مرۆڤ نییە، مرۆڤ لێرە ئاوارەیە. بۆیە بەهۆی ئەو گواستنەوەیەوە ئەم مرۆڤە ئەم بوونەوەرە کە گوازرایەوە ئێرە مرۆڤێکی پرسیارکەر، مرۆڤێکی نائارام، مرۆڤێکی بە گومان، مرۆڤێکی بە کەڵکەڵا، مرۆڤێکی ورد دروست بوو، مرۆڤێکی ئاڵۆز دروست بوو تا بە شوێن ڕێگایەکە بگەڕێ بیژێڕێتەوە بۆ نیشتیمان و مەئواکەی خۆی. یا حتا عارفەکان چۆن وەسفی ئەم ئاوارەیەکەن؟ مامۆستا پێم وەکو زیندانێک وەسفەکەن، یعنی مرۆڤ کە لە مەئواکەی خۆی گوازرایەوە هێنرا بۆ ئێرە لێرە ئاوارەیە، وەکو وایە لە ژوورێکا بێ و زیندانی بێ. باشە تاکەکانی ناو ئەم زیندانە ئەگەر بتوانین وای بشوبهێنین دابەشە بن بۆ چەند جۆرێک. بۆیە ئەم شیکارم کرد بۆی باشتر لە بتوانین لە هونەر تێبگەین. دانیشتوانی ناو ئەم زیندانە ناو ئەم جیهانەی کە بۆ مرۆڤ وەکو زیندانێک وایە ئەبن بە دوو بەشەوە. بەشێکیان بێئارامن لە ژوورەکەیە لە زیندانەکەیە، نیگەرانن، بێتاقەتن، بێزارن، پرسیاریان هەیە، گومانیان هەیە. حتا وەکو دکتۆر عەلی شەریعەتی باسێکە بەردەوام بە پێوە نائارامن. حتا ئەڵێ کۆڵێکی دەروێشانیان بە کۆڵەوەی و وەستاون لە دەرگا و لە پەنجەرەوە سەیرەکەن چ ڕۆژێک بێ لەم زیندانە بچنە دەرەوە بگەڕێنەوە بۆ مەئواکەی خۆیان. اینجا مامۆستا پەیوەند لێرەیە لەناو ئەم زیندانەیە سێشت زۆر گرنگە: ئاین، هونەر، معریفە، عیرفانیەت. ئەم سێ بابەتە مرۆڤەکانەکەن بە دوو بەشەوە. وەکو وتمان ئەندامانی ناو زیندانەکە دابەشە بن بۆ دوو بەش. بەشێکیان کە معنەویەت ڕێبەرایەتیانەکە خۆی لە ئاین و هونەر و عیرفان نابینێتەوە. ئەم تاکانەی کە شوێنکەوتەی ئەم ئایدیانن بەردەوام نائارامن لە زیندانەکەیە. ئەتوانین بڵین ئاین ڕۆڵی دەرگاکە بینێ مامۆستا پێیان، ڕۆڵی دەرگاکە بینێ ڕێنماییکەرێکە بۆی مرۆڤ بگیڕێتەوە بۆ مەئوا ڕاستەقینەکەی خۆی کە بە تێگەشتنە ئاینەکە بەهەشتە. ئەمە کاری ئاینە. کاری هونەر ئەوەیەوە کاری هونەر وەکو پەنجەرەیەک وایە، لێوەی ئەڕوانیتە دنیا ڕاستەقینەکەی خۆی کە لێی نیت، کە لێی دووری، کە لێی دابڕاوی. حتا دکتۆر عەلی شەریعەتی بریاری گەورەی ئێرانی ئەڵێ لەو زیندانەیە لەو ژوورەیە فەلسەفەی پەنجەرە واتە تێڕوانین بۆ ئەو شتەی کە ئەبێ هەد بێت و نیتە، هی تۆیە و لێت زەوت کراوە. لەبەرەوە کاری هونەر ئەم دەلاقەیە، ئەم پەنجەرەیە، مرۆڤی ناو ئەم زیندانە ناو ئەم دنیاە لەم پەنجەرەیەوە ئەڕوانێت لە دنیا ڕاستەقینەکەی خۆی کە جوانیەکانی ئەوێ بگوازێتەوە بۆ تاکەکانی ئێرە. ئەتوانین بڵین کاری عاریفەکان لەناو ئەم زیندانی کە وەسفمان کرد بۆی زیاتر ڕوون بێت نائارامیەکە. هەتا وەکو مەولانە وەسفێکات ئەڵێ وەکو خۆکێشانی باڵندەیەک وایە بە دیواری قەفەزەکەیە. عارفەکان ئەمە سروشتیانە، خۆیان کێشن بە دیواری قەفەزەکەیە تا لەم زیندانە ڕزگاریان بێت. بەرامبەر ئەم تایپەی کە باسمان کرد تایپی معنەویەتە، لە بەرامبەر ئەمانە تایپێکی مادیشمان هەیە. لەناو ژوورەکەیە خەڵکانێکمان هەیە زۆر ئارامن، زۆر ریلاکسن، زۆر بێ موشکیلن، یعنی ژوورەکەیان خۆشەوێ، باوەشیان پیا کردووە ڕازێننەوە، دنیایان خۆشەوێ. ئەمانە مادیەت ڕابەرایەتی ئەماناکە. لە بەرامبەر ئاین و هونەر و عیرفانە لێرە ئەتوانین بڵین زانست و تەکنەلۆژیا و پیشەسازی وا لە تاکەکانی خۆیەکە کە ئەم دنیایان خۆش بێ، باوەشی پیا بکەن، گەشەی پیا بکەن. حتا ئەرکی زانست ئەوەیە لەم ژوورەی کە باسمان کرد ئەم جیهانە، ئەرکی زانست ئەوەیە کە لەم شتانی لە ژوورەکەیە تێبگەین. زانست ئەمەیەوێ بۆ نمونە پیشەسازیەوێ ئەو شتانی لە ژوورەکەیە زیایی بکەین. ئەمە ئەرشی ئەوانە. ئەم شیکارێن بۆ ئەو بوو کە هونەر بابەتێکی تەواو معنەویە. باش بەس لێرە
ڕاکێشان بۆی ئەنی پرسیارێکی دیکە بکەم بۆی تۆ لەو قوڵایە نێنمە دەرەوە ئەم بۆچوونەی تۆ هێنامێ سەر ئەم پرسیارە ینی ئەشکەوتەکەی ئەفلاتونی هێنامەوە بیر ئەو ئەشکەوتەی کە خەڵکی لە ڕێگا ئەشکەوتەکەەوە واقعانە بینیوان نەزانی هەر ئەوەی کە لە ئەشکەوتەکەەوە دیارە واقعارەوە نەیە تا ڕۆژێک یەکێکیان لە زیندانەکە ئەچێتە دەرەوە ئەڵە وەرنە دەرەوە واقعشتێکی گەورەترێ لەمە دەمێ پرسیارەکەەوە لێ بکەم ئایا هوەر هەر لە پەنجەرەکەەوە ئەڕوانێ لەوێەوە ڕسمی دەرەوەمان بۆ دروستەکە یاخود هوەر ئامادەیە بێتە دەرەوەش ینی واقعەکە گەورەتر ببینێ بەڵێ مامۆستا پەیوەند ئارنس فیشەر مێژونووسێکی هوەرە ئەڵێ هوەرمەند لە شوێنی ئەو کەسانش بیر ئەکاتەوە کە خۆیان ناتوانن بیر بکەنەوە هوەرمەند لە شوێنی ئەو کەسانش بیر ئەکاتەوە کە خۆیان ناتوان بیر بکەنەوە ئێمە باسی ژوورەکەمان کرد ینی ئەندامەکانی ناو کرد بە زیندانەکە بەڵێ زیندانەکە وەسم زیندانەکە ئەندامەکانی تاکەکانی ناو زیندانەکە هەست بە ئارامیەکەکەن باشە بە دوای دەلاقەیەکگەڕێتە دەرەوە لە ئارامی دلیلی باشیە لەوێ بێگومان اینجا هوەرمەند ئەم ڕێگایان پیشانەیە هوەرمەند ئەو جوانیانەی دەرەوەیان تەمان دوای ئەگەین بۆی کە ڕۆڵی هوەر لە ژیانی مرۆڤ لە سێپایی دەربڕین و جوانی و داهێنانە خۆی بینێتەوە باشە هوەر لە ڕێگای ئەم سیانەوە ئەوە چی بە مرۆڤ بەخشێ یا چ ڕێگایەک پیشانی زیندانەکان هەیە بۆی لێوەی بچنە دەرەوە یا وەکو تۆ فەرموود ئایا لە پەنجەرەکە ئەچێتە دەرەوە مامۆستا پێویست ئەگەر بگەڕێینەوە بۆ ڕۆژگارە سەرەتاییەکانی ژیانی مرۆڤ ینی لە دەستپێشی یەکەمی ژیانی مرۆڤ لەسەر زەوی یەکەم بابەت و بوار کە ڕزگارکەری مرۆڤ بۆ یارمەتی مرۆڤیاوە نزیک بۆ لە مرۆڤ و هوەر بووە چکە کاتە زۆر سەرەتایی بۆ تا مرۆڤ پسپۆڕی بوارەکانی تری هەبێ حتا زمانێکی نەبوو بۆ پەیوەندیکردن حتا ڕێگایشی نەبوو بۆ خۆناسی لەبەرەوە هوەر یەکێک لەو بابەتە سەرەتایانەیە کە لە ژیانی سەرەتایی ناو ئەشکەوتەکانەوە مرۆڤی وەکو ئەڵین لە ژوورەکە لە پەنجەرەکە هێناوەتە دەرەوە بە دنیای ئاشناکرد و بوو بە زمانێکی پەیوەندی لە بینی مرۆڤ و سروشتا مرۆڤ و دنیایەوە مرۆڤەکان لە نێوان یەکتریشە چکە ئەو ڕۆژگارە زۆر سادە بۆ بۆی هەر پسپۆڕێکی تر هەبێ مرۆڤ لە ڕێگایەوە پەیوەندی پێ دروستکە لە دوای ئەم زەمانەوە زەمانێکی تر دەست پێەکە اینجا داهێنان هەر وەکو مێژوو تۆ تەماشای هەموو ئەو پاژماوە هوەریانە بکە لە وێنەی سەردار و دیواری ئەشکەوتەکانەوە بیگرە یا حتا ئەو پەیکەرە سادانی کە لە ئەشکەوتەکانە شوێنەوار ناس و مرۆڤ ناسەکان دۆزیوانەتەوە یعنی هەمووی گزارش لەواکە مرۆڤ لە ڕێگای ئەم بەرهەمانەوە ویستێتی دەرببڕێت ویستێتی قسە بکات ویستێتی پەیوەندی خۆی بە دنیاوە بە دەوروبەرەوە پیشان بات زمانێکیش نەبوو ئەم پەیوەندیانی پێ دەربڕێ هوەر لەم قۆناغەیە فریای کەوتووە باشە ببوورە بۆی بابەتەکە نەبێ بە سەردێکی مێژوویی دەمێ هەر پرسیارە بکەم بە پرسیارەکە ینی تۆزێک نزیک بینەوە لە ئێستا ئەویشەوەیە کە مرۆڤی ئێستا وازانێ خۆی پەروەردگار خستوێتە سەر بەختێکی گەورە و ینی بژانی ئەندازەیە تاریە دەبەرچاو و بەردەوام تعریفی بژانەکە بە تاریکی نەک ئەو نیگەرانی کە جەنابە واسە کرد هەست دەکا تاریکیەکە لە پەلوبۆی خستووە و جاری وا هەیە ئەم دیدا تا ئەندازەی بیماری ئەڕوا و باوەڕی وایە کە ینی زیادە ڕۆیەکە لەوەی کە بەدبەختێکی گەورە تووشی بووە لە بەتایبەتی لە ئێستاە ینی ئەگەر قسەکە لەسەر ئەوە بێ لەسەر ئەم تاریکیە بێ کە خەڵگوات تەسەورەکە لە ناو تاریکی ئاژی باشە هوەر شتێکی هەیە بۆ ئەندازێک من ناڵم ڕزگار کرد چکە مە دروشمێکی گەورەیە بەس سوزام ڕوونە شتێکی پێ بۆی کە بەرچاومان ڕۆشن کاتەوە بڵێ کاکە دنیا ئەم دۆزەخەش نییە ئەم تاریکی و نوتەکەش نییە کەوە تێگەشتون مامۆستا پەیوەند ئەبێ دان بۆ ڕاستیا بنین کە ئەم جیهانە و ئەم دنیاە و هەموو ئەوی تایەتی بۆ ئێمەی مرۆڤ فریودەرە باشە زۆر جار مرۆڤەکانیش ئەو تاریک بین و ڕژبینانەی کە باست کرد فریبی بەبەتانی دنیا خۆن فریبی ئەم شتە کاتیان ناخۆن ئێمە وەکو باسمان کرد ینی ئەو جیهانی کە مرۆڤ لێوەی هاتووە مامۆستا پێوەند جیهانێکی ڕەهایە جیهانێکی هەمیشەیە جیهانێکی بە بەهای بێ ئازارە بەڵام ئێمە هاتوینەتە ئێرە بۆ چۆ بۆ ئەم جیهانەی ئێرە لێوە هاتوین بەڵێ خولوت هاتوین بۆ جیهانێکی لێرە هەموو شتەکان کاتین هەموو شتەکان ڕێژەین هەموو شتەکان بێبەهان هەموو شتەکان بە ئازارن
ئێمە لەو جیانە هاتوین بۆ ئەم جیانە اینجا مرۆڤی ئێرە فریوی ئەوە ئاخات خۆی پێوە پەیوەستەکە ئەنی بابەتەکە جارێکی تر ئەمان باتەوە بۆ مەوزوعی مادیەت و معنەوێت بۆ مرۆڤە معنەویەکان بەعام شادن چونکە ئەوان نە بە پێدراوەکانی ئەم دنیاە دڵخۆشن نە بە نەبوونەکانی ئەم دنیاە ناڕەحەت و نیگەرانە چونکە زانن هەموو شتێک لێرە کاتیە بەس ئەو مرۆڤە ڕەشبین و تاریک بینیانە فترێک خۆیان فریوەیەن ئالوودەی شتەکانی دنیا بن پێوەی پەیوەستە بن باوەشی پیاکەن تەڵەن کاتیشە هەر وەختێک لیان بڕا تووشی ئەم نیگەرانی و بێتاقەت و بێزاریا بن اینجا سەبارەت بۆی ئایا هونەر چی بۆ ئەمانەکە نەک بە تەنها هونەر هەر بابەتی معنەوێت ینی فەراغی ئەو مرۆڤانە فەراغی معنەوێتە با پرسیارەکە بکەمەوە هەست دەکەم تۆ هونەر زۆر بۆ لای عێرفانە بیت بەیەکەوە ناتوانم من ویستم بڵم کامیان لە ناو کامیانایە ینی شتێکی ئەومانەیە بڵێن کاکە ئەرفان لە ناو هونەراژی هونەر بۆتەی معنەویمان هەیە ئێمە یەک بۆتەی معنەویمان ماڵی هەمومانە ئاین و هونەر و عیرفان و یۆگا و میدیتیشن و هەموو ئەمانەیتیایە دوای ئینجا پەلیان لێ بێتەوە شیکارە بن لەبەرەوە ئەتوانین ینی ئێستا بەتایبەتی لە دوای شۆڕشی ڕێنیساسەوە هونەر وەکو پسپۆڕی و بەشێک سەربەخۆی خۆی وەرگرتووە بەڵام ئێمە گەر بمانەوێت باسی ڕیشەی هونەر بکەین ئەبێ لەو دیدە معنەوێتەوە باسی بکەین اینجا ئەو مرۆڤانش بەڵێ هونەر ئەتوانێت بێ بە ئارامکەرەوەیەک دنیابینیەکی جوان و جیاواز بە مرۆڤانە بە شەرتی ئەم مرۆڤانە دان بەوەیە بنێن کە کەمێک ڕویان لە لای مادیەت و وەکو ئەڵێ دنیابینی سەر لەمیەوە وەرجێڕن بەلای دنیابینیشی معنەویە یا با بڵین بەمانایەکی تر بگەڕێنەوە بۆ ناوەی خۆیان بۆ دەرونی خۆیان چونکە ئێستا گرفتی سەرەکی مرۆڤی ئێمە بە دیاریکراوی لە سەدەی 20 بە دواوە ڕواڵەت بازیە مامۆستا کارکردن لەسەر ڕواڵەت ئێمە ئەم بوونەوەرەی کە باسەکەین بە هەموو پێوەرە ئاینی و بایۆلۆژی و سایکۆلۆژیەکان ئێمە لە دوو بەش پێکاتوین لە ناوە و دەرەوە لە ناوەڕۆک و لە ڕواڵەت بەڵێ لە ڕۆح و جەستە چۆن دیوی دەرەوەمان پێویستی بە ئارایشت و بە خۆراک و بە جوانی و بە خزمەتکردنە دیوی ناوەشمان پێویستی بەوەیە بۆی ئەو مرۆڤە نیگەران و ڕەشبینانە ئەبێ بپرسن چیان بۆ ناوەیان کردووە یەک ژەم برسی بێ پەل ئەهاوێ لە هەر شوێنێ بە پارۆنیان پەیاکات باشە بۆ ئەم ڕواڵەتە جستەیەی بەس ئەی بۆ ناوەوە بۆ ناخ بۆ لایەنی معنەوێتت بۆ شتانی کە ئارام تەکەنەوە باشە بۆ لایەنە معنەوێت چی کردووە ئێمە لە عیبادەتە یاسایەکمان هەیە ها پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ئەو کاتەی بە بیلال ئەفەرمێ ئەڵێ ئەی بیلال بچۆ بانگ بە دەروونمان ئارامکەرەوە هەسەی دیڕە سەرسامکەرەکە یعنی ناڵێ جەستەمان چالاکە ناڵێ خۆشی شادیمان پێ بە ئەڵێ دەروونمان ئارامکەرەوە یعنی عیبادەت چیەکە عیبادەت خزمەتە بەلایەنی دەرونی و ناو و ناڕۆشی مرۆڤ باشە مرۆڤ بێ هەست بەم فەراغە بکە حتا لە عیبادەتەکەیە کە ئەگەر ئێمە تەوەرەکەمان نەچێ بەوە ینی مرۆڤی ئەمڕۆ زۆر ڕواڵەتی بووە من چی چاوەڕێی لێ بکەم لە ئاور بەلای هونەراباتەوە لە کاتێکە ئەو هەر لە عیبادەتی شاڕواڵەتیە یعنی جوڵەی نوێژەکەی تەنها جەستەیە ئەو پەیوەندی ڕوحیەی کە لە بینی ئەو ئاسمانە دروست بێ ئەو عروجە ناکە ئەم سەفەرە ناکە دیکەواتە تۆ لە عیبادەتە جارێ ئاوا زۆر لە سەرەتا و لە بەیسابی و درکت بەوە نەکرد بێکە ئاین و عیبادەت خزمەتێکن بۆ ناو ڕۆح و معنەوێتی تۆ لەواشێ بە هونەر زوو بێت ئەزانی مامۆستا کۆسار هەست دەکەم نازانم بەلای منەوە زۆر بەچێژە ینی گفتوگۆکە زۆر بەچێژە جار بە جار ڕامەچێشیت ینی بۆ کۆمەڵێک مەسەلەن بۆ منە بابەتی تر کە سەربارکەم ئەویشەوەیە کە مادام باسی ینی باسی عیبادەتمان کرد بە جۆرە لە جۆرەکان پرسیارەکەوەیە ئایا پرسیارێکی قورسە بەس حەزەکەت بیکەم باشە هونەر ئێمە باسێکین جوڵەیە سێرچە چوزان هەوڵدانە لەسەر زەوی بەس ئەی ئاسمان حەزەکەم بزانم هونەر سەیری ئاسمانەکات ینی هونەرێکی ئاسمانیمان هەیە دوجار هونەر خوددا ناسێ مامۆستافێن ئەگەر ئیجازە هەبێ من بۆ وەڵامی ئەم پرسیارەت و بووی بابەتەکە زۆر نەنە ئاسایە من ڕووداوێکی ژیانی خۆمت بۆ بژێڕمەوە من ئەکادیمای هونەرە جوانەکانم تەواو کردووە تا قۆناغی دووش ڕۆشتم باشە لە قۆناغی دوی زانکۆی مامۆستافێن ئێمە وانەیەکمان هەیە بە ناوی ئەنەتۆمی واتە شیکاری جەستەی مرۆڤ ئەو وانەیەکی پزیشکیە باشە ئێمە لەو قۆناغەیە ئەو وانە خوێنین تەواوی پێکاتەکانی جەستەی مرۆڤ شیکارەکەین وەکو نیگار کێشێک وەکو وێنە کێشێک بۆی لی تێبگەین ینی لێرەوە مێ بڵم ینی هونەر سەطحی نییە وەکو خەڵک لی تێگەشتووە هەردوو 106 ئێسکەکەی جەستەی مرۆڤ هەر 630 ئەو نەماسوولکەکەی جەستەی مرۆڤ
هەر 360 جملەکەی جەستەی مرۆڤ ئێمە لەم دەرسیا لە هەموو ئەمانەمان ئەکۆڵیەوە بە وردی دروستمانە کرد پێکهاتەکەی ئیشەکەی وەزیفەکەی جوڵەکەی قەبارەکەی ئەندازەکەی لە هەموو ئەمانەمان ئەکۆڵێ بۆی سبەینێکە ئێمە باڵێن پۆرترێتێکمان کرد نیگارێکەمان کێشا وێنێکمان کێشا لی تێبگەین بزانین چیمان کردووە مامۆستا پێوێن لەگەڵ ئەم بابەتەیە ڕۆشتین هەتا من گەشتمە ئێسکی حەوزی مرۆڤ ئێسکی بەشەکانی تمانەمە دروست کرد من وەکو ئەڵێ لەرزینێک لە ژیانمان ڕوویا کە گەشتینە حەوزی ئێسکی مرۆڤ سەڵەن سوپاس بەخوا من لە وانەیە زۆر بەتوانە بووم چونکە حەزم لێ بوو چێژم لێ بینی و گەنجیش بووم زۆر هەوڵمەیە ئەنی توانایەکی باشم هەبوو نمرەکانم بەرز بوو دکتۆر ئازاد تایر پێوتین لێرە و حرمەت و ڕێزمەیە بووی ینی تابلۆکانم ئەوە باش بوون لە بواری ئەناتۆمیە ئەبران بۆ بەشە پزیشکیەکان ئەنی ئەو دقیق کارم لەسەرە کرد کە گەشتمە ئێسکی حەوز مامۆستا پێیان وەستان یعنی هیچ تێگەشتنێکم بۆی نەبوو هیچ توانایەکم بەسەریان نەبوو یعنی بە هەموو پێوەرە هەندەسیەکان ئێستا هەر ئێسکێکی جەستەی مرۆڤ بیگرە کەەوە پسپۆڕەکانی ئێسک لە من باشتر دەزانن یعنی لە ڕووی هەندەسیەوە توانی فۆرم و شێوەیەکی ئەندازەگیریەکرێت بۆ منتوانی پێی بڵێ ئەم ئێسکە مەسەلەن لاکێشەیە ئەم ئێسکە بازنەیە ئەم ئێسکە چوارگۆشەیە ئەم ئێسکە لاکێشەیە بەس ئێسکی حەوزی مرۆڤ ناتوانی لی تێبگیت خوای مەزن وا بەوردی دروستی کردو بە حکمی شوێنەکەی و وەزیفەکەی کە هەم جەستەی هەڵگرتووە هەر چوارپەلی مرۆڤ لەوێ یەکە گرن هەم تەواوی جوڵە و بەرز و نزمیەکانی مرۆڤ پەیوەندی بەوەیە یعنی فۆرمێکی ئەمنە سەیر و ئاڵۆزی هەیە کە من وەستام یعنی مامۆستا پەیوەند لەو نقطەیە من هەنی ئەگەر دروست بێم دەستەواژەی بڵێم ئیمانی ڕاستەقینەی من ئەو ڕۆژە دەستی پێ کرد هەتا ئەو ئاەتەی کە ئەگەر ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا آمنوا بالله ورسوله من هەر سەرنجی ڕاگەشان و باشە ئەنی چی خوای گەورە بۆ کەسانی کە ئیمانیان هێناوە ئەڵێ ئیمان بێننەوە خۆ من سوپاس بەخوا لە خێزان و کۆمەڵگایەکی ئاینیا گەورە بووم و دروستبووم پێگەیم ینی پەیوەندیم لەگەڵ دابوونەریتە ئاینی و شەرعەکانە هەر بووە بەڵام بەڕاستی لەو لەحزەیەوە ئیمانم هێنا ئەویش لە ڕێگای هونەرەوە ئەویش لە ڕێگای تێگەشتن لە هونەرەوە ینی هونەر هۆکار بوو بۆ ئەوی من لەوە تێبگەم کە هێز و دەسەڵات و توانە و گەوری خوا ببینم ینی ئەتوانم بڵێم بە درێژایی ژیانم تا قۆناغی دوی زانکۆ خۆم باسی گەورەی خوام بیستە بوو باسی دەسەڵات و توانای خوای گەورم بیستە بوو باوەڕیشم پێ بوو بەڵام تا ئەو لەحزەیە مامۆستا پەیوەند دلکم پێ نەکرد بەری نەکەوتم لەمسم نەکرد تا ئەو کاتە قسە بوو بۆم بەس لەوێ تر هەڵێ مەچوورکێگرتنی یعنی دووسێ مانگ ئەم شۆکە بەری نایە ئەو نە بە قوڵی من لە ڕێگای هونەرەوە خوام ناسی ئەمە لێرە ئەو بڵێم لەبەرەوە مامۆستا پەیوەند هونەر یەکێکە لە ڕێگا سەرێکەکانی گەشتن بەخوا حتا ئەگەر دروست بێت تا ئەو جێگای دروست بێت بەڵێم هەر یەکێک لە بڵێن هەر هونەرێک بۆ خۆی گوتارێکی ئاینی مامۆستا هەر هونەرێک بۆ خۆی گوتارێکی ئاینی و هەر هونەرێک بۆ خۆی ئەدایەکی ئاینی ئەگەر ئێمە پەیڕەویکەین بە شەرتێک هونەرێکی ڕاست و دروست بێ وەکوی هەکە هەیە باشە ویستم پرسیاری ئەو بکەم بزانم ئەوە تۆ بووی تووشی ئەو سەر سوڕمانە بووی یا هونەر ینی مامۆستا هونەر بوو منی دۆزیەوە خودناسی ڕوویە بەبەست وایە تۆ شوێنێکی جەستەی ئینسان کازانی زۆر خوددا کردە و نەناو هیچ شکڵێک جێگای نابێتەوە هیچ ئەندازەگیریەکی زانستی یا با بڵێن هونەری نییە کە فۆڕم یاخنی با بڵێن شکڵێک بەمە بە ئەو شکڵە تۆی تووشی ئەم سەر سوڕمانە کردی یا هونەر لەوێ تووشی سەر سوڕمانە مامۆستا تەڵان هونەر تەرجمەی زمانی سروشتە بۆ ئێمە باشە ئێمە زمانێکی ئاڵۆز هەیە لە سروشتە کە دەستکردی خوای مەزنە من فێری ئەو زمانە بووم یعنی ئەکرێ بڵێن هونەر فێربوونی ئەو زمانەیە کە توانە و دەسەڵاتی خوای مەزن و پێکاتەکانی ناو سروشت بۆ من و تۆ تەرجمە بکەن زۆر باشە دەست خۆش ناوبڕێک وەرەگرین ئەو درێژە بە گفتوگۆکە دێن ئەچینە سەر چەند پرسیارێکی تر ئینشاءڵڵا بەس بە ناوبڕێکە وەرگرین بەڵە خۆشەویستان ناوبڕێک و دواتر دێنەوە خزمەتە مامۆستا کۆسار بە دوای ئەم ناوبڕا بێمە سەر ئەوەی کە بزانین ئایا کورد هونەری هەیە هونەرێک کە خەم و کۆژان و خۆزگەکانی کوردی هەڵگرت بێ یاخود بەمانایەکی دیکە کورتوانی بێتی خەسڵەتی خۆی پێ ببەخشێ ئەنی شتێکمان هەیە لە لەم نەو هونەرە مامۆستا پەیوەند سەرەتا پۆڵێنکاری هونەر لەسەر ئاستی نەتەوە پۆڵەنکاریەکی دروستە
ینی ئەتوانین بڵێن شتێک نایبنین هوەری کوردی و هوەری فارسی ئەوانە چکە کەوتن نەتەوە زۆر خۆم پاراست لەوەی ئاسایە پۆڵێنکاری و پۆڵێنکاری دروستە کە ئەڵەی نەتەوە کۆمەڵێک کەلتور و شارستانیەت و بە تایبەتی مێژوو ئەگرێتەوە ئێمە ژووک و کورد ڕاستە مێژووی سربەخۆی خۆمان مێژوویکی کەم و نزیکە بەڵام ئەگەر بە تێکەڵاوی لەگەڵ ینی من بە نوقتەی کورد سەرسام ئەوە بڵێم ینی لە پێش سربەخۆی خۆشمانەوە ئەو زەمەنە مێژویانەی کە ئێمە تێکەڵاوی دەوڵەتە داگیرکارەکانی دراوسێشمان بووین هەر تایبەتمەندی و ڕەسەنایەتی کوردی خۆمان پاراست و ئەگەر لەسەر ئاستێکی کەمیش بێ بۆیە ئەتوانین بڵین ئەگەر کەم و پەرتەوازەش بێ ئێمە خاوەنی کەلتور و شارستانیەت و مێژووی خۆمانین کە ئەمە بەسە بۆ بەرهەمهێنانی هونەر بەڵێ بە دیاریکراوی وەڕاستی ئێمە وەکو کورد هونەرمان هەیە خاوەنی خەسڵەت و تایبەتمەندیی خۆیەتی تا ئێرە بەڵام ئەوەیە کارمان لەسەر نەکردووە و خەمیمان نییە چونکە ئەم نەتەوەی مامۆستا پەیوەند ئەگەر هونەر لە دووشت خۆی ببینێتەوە یەکەمیان تەرجمەی ئازارەکانی مرۆڤ باشە و بەیانکردنی ئازارەکانی مرۆڤ و گەیاندنی ئازارەکانی مرۆڤ بە خۆت و دەوروبەر و دنیا ئێمەی کورد بە ئەندازەی نەک پێویست بەزیایشەوە ئازارمان هەیە بۆ نمونە دووەمیش جوانی باش بام نمونەیەک بینینەوە بۆی تۆ بەردەوام بی بۆ نمونە ئازارێکی وەکو هەڵەبجە کیمیاباران ئازارێکی وەکو ئەنفال من ئەزانم زمانی سەدحی زمانی سادە ناتوانێت ئەم ئازارەمان بۆ بژێڕێتەوە ئەبێ بچینەوە بۆ لای هونەر من مەبەسم ئەوە بوو ئایا ئەمە توانیمانە ئەو هەلو مەرجانەی ئێمە هەمانە و ئازارانەی هەمانە ئەو ڕووداوانەی هەمانە ینی بیانێنین لانی کەم ڕنگدانەوەکی گەوران لە بواری هونەرە هەبێ مامۆستا پێوەند لەسەر ئاستێکی کەم توانیمانە هەمان بێت بەڵام لەسەر ئاستی تاک و ناوچەی بچووک بووە یعنی بارتەقای ئازارەکە نەبووە یعنی بە کێشی خەمەکە نەبووە چونکە بابەتەکە ئەگەڕێتەوە بۆی ئێمە چونکە کیانێکی نەتەوەیمان نییە ئێمە وەکو نەتەوە جارێ هەندێک کێشەی گەورەترمان ماوە بۆیە نامان پەرژاوەتە سەر ئەوەی کۆمەڵە دام و دەستگا هەبێ تەرجومەی ئەم ئازار و ناڕەحەتیانی ئەم نەتەوەی بکات بۆ هونەرێکی ڕەسەنی نەتەوە کە بە دنیای بناسێنێ خۆشبەختانە لەسەر ئاستی وەکووتم ناوچەی لەسەر ئاستی تاکە کەسی لەسەر ئاستی دامەزراوێک توانیمانە ئەمە بکەین ینی خۆشبەختانەش ئێستا ئەگەر هەندێک تێکستی شعری مۆنۆمنتێکی وەکو هەڵەبجە چوار فیلمی جوان چوار تابلوی شێوەکاری لەسەر هەڵەبجە لەسەر کارەساتی هەڵەبجە کە باسمانکردن نەبووایە ڕەنگە کارەساتی هەڵەبجە بیری خەڵک چوو بچوایەتەوە یا کاڵ بوایەتەوە یا خەڵک نەیزانایە چییە وانە لەبەرەوە ئێمە فرسەتمان زۆرە وەکو نەتەوە ینی مەتریاڵیشمان زۆرە بابەت و پرسمان زۆرە کاری لەسەر بکەین بەس بابەتەکە ئەوەی وەکوتم کیانی نەتەوەیمان نییە نەتەوەکەش لەبەرەوەی کێشەی تری هەیە ڕێگەمان پێ نایە ئاسانکاریمان بۆ ناکە ئێمە لەم ڕێگایانەوە بەم زمانە هونەریە بتوانین خەمەکانی خۆمان خواستەکانی خۆمان بە دنیای دەوروبەرمان بگەێنین ئەجا با بیریشمانە چێ مامۆستا پێوەند هەر باسی ئازارەکانمان نەکەین ڕاستە ئێمە وەکو کورد ئازارێکی زۆرمان هەیە بەڵام جوانیەکی زۆریشمان هەیە کە ئەمەش بۆ خۆی بابەتێکی گرنگە کەرەستەیەکی جوانەتەوە خۆتی پێ نمایش بکەیت لە دنیاە یا کەڵچەر و شارستانێتی نەتەوە بچووکەکەتی پێ بەیان بکەیت ئێمە وەکو سروشت جوانیمانەیە وەکو تاک جوانیمانی وەکو دابوونەری تو ڕۆژ یعنی ژیانی کوردەواری ئێمە پڕە لە جوانی هەتا زمانمان مامەڵەمان ئەنی سەیری ئەم ڕۆژگارە مەکە وەکو لە سەرەتای بەرنامەکە باست کرد یعنی خەریکە ستراکچەری کۆمەڵایەتیمان هوو نەبێ ینی نازانین بچ ئاراستەیە کارڕۆین ینی بیریارە کۆمەڵناسێک نییە پێشی ئەم نەتەوەی و ئەم میلەتە بکەوێ بڵێ مەسەڵەن میلەت ئاراستەکە لە ئێستا لەسەر لێشەوەیکی گەورەیە ژین لە ونبوونێکی گەورەیە ژین لە سەرگردانێکی گەورەیە ژین ئەگەر وانە بێ ینی بیرێک هەبێ یا عقلێک هەبێ ئاڕاستی ئەم کۆمەڵگایە بکات ئاڕاستی ئەم نەتەوەی بکات ئەم نەتەوەیە بڵێ بە ئەندازە یەکێک لە نەتەوە زیندوەکانی دنیا یعنی ئەگەر زیارڕەوی نەبێ فەڕەنسا لانکەی هونەرە لە دنیاە تا ڕادەیەک یعنی توانم بڵێم ئێمە بە ئەندازەی فەڕەنسا وڵاتێکی ئاوا خاوەن مێژوو گەورە ئێمە کەرەستەمان هەیە هەم لە کەرەستە ئازارێکی کە باسمان کرد وەکو بابەت هەم لە بابەتە جوانی و دنیا بینیەکەش بە جوانیەکەی بەڵام وەکوتم ئیشی بەدەم بابەت باشە مامۆستا کۆسار بۆچی شتێک هەیە بە ناوی نەتەوە ئێمە ڕاگرێ ینی هەتاکو نەتەوەمان نەبێ ئێمە ناتوانین هونەرێکمان هەبێ هەتاکو نەتەوەمان نەبێ ناتوانین با بڵێن چێلگەیەکی گەورەی هونەریمان هەبێ هەتاکو نەتەوەمان نابێ نانی هونەر ناتوانێت کاریگەریەکی گەورە دروستکە باشە بۆ هونەر ناتوانێت
ئەم فەراغینەتەوەیە پڕکاتەوە ئەنا هەر ڕێگەیەکمان پێشان بدا بۆ گەشتن بە نەتەوە ینی بۆ نابێ خۆ تۆ خۆگەر حسابی هۆڵۆکۆست بکەیت هۆڵۆکۆست بەشێکی هاتۆتە ناو هوونەرەوە ینی بەشێکی گەورەی مەسەلەن بۆن منە هۆڵۆکۆست کە بەسەر دوایی دەتوانێت مەسەلەن بۆن منە نەتەوە دروستکە دەتوانێت دەوڵەت دروستکە ئەی بۆچی لەلای ئێمەش هوەر نەبێ بەو ڕێگایە بەو فریاد ڕستە بۆمانگەێنێ بە دەوڵێت مامۆستا پەیوەند پرسیارەکەت زۆر جددی و جوانە ینی بە ئەکیید ڕێگایەوەیچێک لە ڕێگا کاریگەریەکانیشە بەڵام دوجار ئەم دۆزەی کورد کاریگەری هەیە ینی من نمونەی خۆمت بۆ باس بکەم من لە دەرەوەی وڵات خوێندنی ماستەر خوێن باش وەکو ئەرکێکی نەتەوەی وەکو تاکێک وەکو خوێندکارێک ینی ئەم ویست تێزی ماستەرەکەم لەسەر بابەتێکی کوردی بێ باشە بەڵام لەوێ قبوڵت ناکەن ینی لەبەرەوەی بابەتەکەم تا ڕادەیەک ناڵم سیاسی بوو نەتەوەیی بوو بەڵام لەبەر ئەوی ئەوان تۆیان قبوڵ نییە دەوڵەتانی ئەتراف تۆیان قبوڵ نییە وەکو نەتەوەیەک وەکو دۆزە سیاسێکە بۆیە بابەتە هونەرێکەشتیان قبوڵ نیە بۆ من بابەتەکەم ڕەت کرایەوە ینی مەوزوعەکە ئەمەیە ینی لاوازی هوەر نییە هوەر نەتوانێت ڕێگایەک پیشانی نەتەوەیەک بە تا نەتەوەکە بە ئامانجەکەی بگە یخۆ مامۆستا پەیوەند ئێمە ئەوەی لە کورد لەسەر ئاستی دنیا ئەوەی بە هوەرەکانمان ناسراین خۆ بە سیاست و بە سیاست مەدارەکانمان نەناسرای یعنی ئەوەی دۆزە هوەریەکە لەسەر ئاستی دنیا کوردی ناسانوە دۆزە سیاسەکە نەیتوانێت بەڕاستی ئەمە بکە اینجا لە هەمووی گرنگتر هوەر مامۆستا پەیوەند تەرجمەی ناوێت هوەر زمانێکە هەموو سنوورەکانە بڕێ باشە هەموو سنوورەکانی جوگرافیا هەموو سنوورەکانی سیاست ئایدۆلۆژیا ئاین هەموو سنوورانە بڕێ یعنی چکە نزیکە لە ڕۆحی مرۆڤەکانەوە ئەوە تا من و تۆ سەرسامین بە هوەری وڵاتێکی تر بە پێوی لی تێ بکەین ئەوان سەرسامن بە هوەرێکی من و تۆ بەڵام وەکوتم هوەر ڕێگایەکی گەورە و کاریگەرە بتوانێت ئاراستەی نەتەوەکە بەرێت بە ئاراستەیەکی دیاری ئامانجەکە دیاری کراوەکەیە بەڵام وەکوتم ئەو کەیس دۆزە نەتەوەی قورسە نایەڵێت دایما لە خەمی ئەوەیان پۆلێن نەکەم چونکە هەستەکەم ئەگەر پۆلێم کەم ڕەنگە غەدر بکەم بەڵام تۆ ئازادی لەوەی ئەگەر پۆلێنەکە تۆ ویستت بیکەی بەس من وەکو پرسیار ناوەرم زۆر بچمە ناو مۆزوعی پۆلێنکردنەکەەوە ئەگەر ئێمە شایەتی ئەگەر ڕەوا بێ دوو جۆر هوەرین ئەگەر ڕاست بە هوەرێکی غەربی و لەگەڵ هوەرێکی شەرقی توزان یعنی ئەگەر ئەمە ڕەوا بێ نازانم ینی ڕێگای بەردەمی ئەم دوو جۆرە لە هوەر هەردووچان ڕێگایکی کراوەیە یاخود مەسەلەن ئەم هوەرە باوا بڵێن زۆر باسی هوەری ڕۆژاوە ئەکرێکە هوەرێکە بربەستی هەیە یاخود بنبەستی هەیە ینی گەشتۆتە بنبەست بەڵام هوەرێکی تر هەیە ناوی هوەری ڕۆژهەڵاتیە کە بنبەستی نییە بەردەوام بەڕێوەیە ئەم قسەیە تاکوێ ڕاستە مامۆستا پەیوەند ئەوە لە هۆشیاریتەوەکە خۆت لە پۆڵێنکاری ئەفارێزی ئاساییەکە ئەڵین ڕۆژهەڵات و ڕۆژئاوا چونکە لە کۆمەڵی کەڵچەر و شانستانێت و نەتەوە مێژ و پێگەشتێکی سروشتیە ئەو پۆڵێنکاری بکەین بەڵێ هوەرێک هەیە هوەری ڕۆژئاوا و هوەری ڕۆژهەڵاتی مامۆستا پەیوەند هوەری ڕۆژئاوایی لە سەردەمی ئاینی مەسیحیەتەوە زیاتر دەرەکەوێ و گەشاکە حتا بە دیاریکراوی ئاینی مەسیحی ئەیکا بە ڕێگایەکی بەهێز بۆ دەرخستنی خۆی باشە یعنی ڕەنگە ئەگەر ئاسایی بێ بڵێم ئەگەر هوەر نەبووە ڕەنگە ئاینی مەسیحی نەیتوانێت بەم ڕادەی ئێستا خۆی نمایش بکە باشە بەڵام ئەوان ئیش لەسەر فۆرمەکەن باشە لەبەرەوەی لە دیدی ئاینی مەسیحیەوە خواوەندی ئەوان خواوەندێکی ڤیژواڵە بینراوە مەلموسە باشە بۆیە هوەری شێوەکاری لای ئەوان زۆر گەشاکە خێراش گەشاکە و تەواوی توانە ئاینیەکانی و خۆیانی خەنە خزمەت گەشەی ئاینەوە ینی ڕۆژگارێک بۆ لە کڵێساکانە مامۆستا پەیوەند لە جیاتی عیبادەت بە بڵین گەلەریەکی هوەری دروست کرا و خوێندکار لەوێ فێری هوەر بووە بۆچی لەبەرەوەی هوەر ڕێگایکی بەهێزە بۆ پیشاندانی ئاینەکەی ئەوان هاتوون ئەو خواوەندەی کە خۆیان باوەڕێن پێێتی لە ڕێگای هوەرەوە بۆ بیان کردو بەرجەستەیان کردووە بۆیە هوەرێکی ڤیژواڵ و بینرا و ئەوەی ئەمڕۆ پێڵێن هوەری شێوەکاری لەوێ دەرەکەی و بە خێراییەکی باشیش گەشەیەکی بەرچاوەکە باشە کە هێتە ئەمە ئەگوازرێتەوە بۆ ئێمە ڕۆژهەڵاتی فەرقی هەیە مادەم هوەر پەیوەندی بە ئاینەوە هەیە ئێمە هەڵوێستەیەکەی ئێمە ناتوانین خواوەندەکەی ئەوان دیدی ئێمە بۆ خواوەند لەگەڵ ئەوانە فەرقی خواوەند لای ئێمە خواوەندێکی بینرا و مەلموس نییە باشە خواوەندێکی ئەبستراکتە میتافیزیکە بە تەواوەتی لەبەرەوە لێرە گۆڕانکاریەک لە هوەری ڕۆژهەڵات ڕۆژاوا دروستەکە هەتا خەڵکێک ینی من ناتوانم بڵێم لاوازی و دواکەوتوی
ئێمەی ڕۆژهەڵاتی زۆر پەڕین بۆ بابەتی هونەر بۆ پرسی هونەر بەڵام وەکو هونەرەکەی ئێمە هونەرێکی فۆرمی نییە بۆ نمونە ئێمە لە ڕۆژگاری زووە مامۆستا پەیوەند ئەو کاتانەی ئەوان ئاستێکی بەرز لە هونەری شێوەکاری و یا با بڵێن هونەری بینراوی خۆیان نمایشە کرد مەسەلەن تاکێکی ئێمە ئەهات بەرماڵێکێک چنی تۆ بەرماڵە ڕەش و سپیەکانت بینیوە کە کاتی خۆی هەبوو لەواچێ مەسەلەن پیشەوەرێکی سادە لە بازارێک لە شوێنێکا کردبێتی ئەمە زۆر پێش ئەوەی کە ئێمە زان کوپەی مانگای هونەرمانە بێ هونەر خوێنین بەڵام لەبەر تاکێکی ڕۆژهەڵاتی لەبەرەوەی ڕوحێکی ڕۆژهەڵاتیانە و ڕوحێکی ئاینی هونەری هەبوو ئەهات ئەم دیدە هونەریەی خۆی بەم شێوازەدا ڕشتەوە ئاهات بەرماڵە خەت ڕەش و سوێکان کە ئێستش ماوە یعنی تەواو تابلۆیە ئەوە بەهایەکی هەیە هیچ یەکێکی لە بەهای تابلۆ بەناوبانگەکانی ڕۆژئاوا کەمتر نییە بەس ئەم ئەبستراکتە ئەو ڤیژواڵە ڕاستە ئێستا مامۆستا کۆسار ئەگەر سەیری بکەیت تەنانەت لە دروستکردنی بەڕە و فەرشی کوردەواریە هەموو ئەو دیکێڵ و بەڕانی کە خەڵکی گەرمیانی مەسەلەن بۆ نمونە ئەیچنن گژوگیا و تەنانەت ئەو پنجەگیا و هێنانەیە کە لەو ناوچانە هەن قوڵاوی بزەر ئەوانەی کە هونەری کوێستانیەکان ئەوانەی کە لە کوێستان ڕێک ڕنگدانەوەی کوێستان و شاخوداخ و ئەوانەیە ینی زۆر مەسەلەن ینی باوەڵم ڕنگدانەوەی هەیە ئەمەش نەرمی مرۆڤەگەێنێ نەرمی مرۆڤەگەێنێ بۆ هونەر و لە لایەکی تریشەوە ئەوە گەێنێت کە هەمیشە سروشت کە داهێنکاری خوای پەروەردگارە طبعا هونەریش داهێنانی مەسەلەن بەرهەمی غەریزەی مرۆڤە غەریزەی داهێنانکاری مرۆڤە مرۆڤیش سەیری سروشتی کردو بۆیە هەمیشە لاسایی سروشتی کردوتەوە و لە هەموو قۆناغە مێژوویەکانە لە هەموو با بڵێن مەدرسە هونەریەکانە سروشت قوتابخانێکی ئامادەیە مامۆستا کۆسارەمەوێ سەرنجت بگوازمەوە بۆ سەر مزگەوت نازانم مزگەوت لای من ینی هەر لە دەرەوەی تا ناوەوەی ینی زۆر هونەریە ینی ئێستا کە تۆ سێری دیقەتی مزگەوت هەیەیت هەر لە ڕووی مەسەلەن بۆ من هەر لە منارەکەیەوە دەست پێ بکە لە گومەزەکەیەوە دەست پێ بکە و لە پەنجەرەکان و شێوەی پەنجەرە و نازانفنا هەتا مامەڵەکردن لەگەڵ ڕەنگە جەدوای ناوەوەی مەسەلەن بۆن منە هەتا نووسینی هەتا زەخرەفەی هەتا بڵێن فەرشەکانی هەتا ئەو شێوە عیبادەتەی کە هەموومان ڕێک ڕاگرێ و جوڵەمان پێ ئەکا ینی بەلای منەوە بابەتێکی زۆر ینی هونەریە نازانمە تا چەند بۆ تۆش ئەو بایەخی هەیە مامۆستا پەیوەند یەکێک لە پایەسەرشیەکانی هونەر تەبعاً جوانیە سێپایەکەی داهێنان و دەربڕین و جوانی ئەگەر ئەمە ئەمسیانە سێپایی هونەر بنی یەکان جوانیە جوانی گرنگکە بەلای هونەرەوە تۆ تێبینی کە ئێمە لە ئەندازێت لە هەندەسە و تەلارسازی مزگەوتە هەوڵی ئەو پەڕی جوانیەیە وەکو بەڕێزە چوویتە ناو وردەکاریەکانی مزگەوتەوە یعنی لە بچووکترین بەشی مزگەوتەکە و بگرێت تا فۆرمە گشتەکەی مزگەوتەکە حتا منارەکانی هەوڵی جوانیەیە کەواتە جوانی شتێکی قوبوڵ کراوە حتا بەلای ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە چونکە ڕێگایەکی نزیکە بۆ هێمنکردنەوەی مرۆڤ بۆ گەڕانەوە بۆ لایەنی معنەوی مرۆڤ ئەمە وەکو جوانی مزگەوت اینجا مامۆستا پێوەند وەکو پسپۆڕی تەلارسازی و بیناسازی لە ڕۆژگاری تازەیە جیابۆتەوە لە هونەر ئێستا لە زانکۆپەی مانگاکانەوەکو بەشێکی سەربەخۆ ئەخوێنرێ و خەڵک پێی وایە تەلارسازی ئاوارڕا و هونەر بەم لایەنڕا نە هەردووکیان تێکەڵی یەکترن ئەسڵەن تەواوکەری یەکترن هیچیان بەبێ ئایدیا و بیرۆکە ناکرێن یعنی تۆ بیر بکەرەوە ئەم بینا دووبارانە ناڵم کە لە شارە هەن وەکو کارتۆنوان بەسەرێکە هەڵژاون ئەو بینایانەی کە شارستانیت پیشانی تۆیە یعنی ئەو نمونە جوانانەی مزگەوت و نمونە جوانانەی بیناسازی کە لە وڵاتی خۆمانە هەن بۆ نمونە باسی قەڵای شێروانە بکەین کە لە گەرمیانی خۆمانەیە نمونەیەکی جوانی بیناسازی ڕۆژهەڵاتیە پاشە ناوچەیی خۆمانە ینی ئەم بینایە ئایدیا و بیرۆکەی لە پشتەوە بوو یعنی ئیشی هونەرمەندەکە ئەو کەسەی ئایدیاکەی هێنا و دیزاینی کردویاوێتی بە ئەندازیارەکە لە کاری ئەندازیارەکە ئەگەر کەمتر نەبێ زیاتر نەبێ کەمتر نییە لەبەرەوە ئەمەیان گرنگە تۆ فۆرمێک بە شوێنەکەوەی یعنی ئێستا خەڵک ئەوە نابینێ بۆ نمونە قەڵای شێروانە ئەندازەکەی چەنە لە ڕووی بیناسازیەوە چۆنە پێکهاتەکەی چییە تەمەنی چەند ئەمێنێتەوە کێشی چەندێکە چەندێک مەتریاڵی بیناسازی تیا بەکاراتوە خەڵک ئەو ئایدیایە بینێ ئەو فۆرمەی دیوی دەرەوە بینێ کە هونەرمەندێک هاتۆ دروستی کردووە ئەمە بۆ مزگەوتیش ڕاستە یعنی ئەم ساڵانەی دوایی مامۆستا پەیوەند مزگەوت دوای لێ هاتووە بەداخەوە خێرخواز دروستێکە
یعنی هەر چوار دیوار و سەقفێگەنن بەسەریەکە و ناوێنن مزگەوت بۆ لەبەرەوەی تۆ داهاتێکی باشت نییە لە پشتی دروستکردنی مزگەوتەوە بێوە هیچ کیانێکی حکومڕانیان دەوڵەتێک نییە لە پشت دروستکردنی مزگەوتێکەوە بێ بۆ یە کۆمەڵێک خەڵکی خێرخواز و هاوڵاتی کۆبنەوە مزگەوتێک دروستەکەن بەڵام ئەمە مزگەوت نییە وەکو فۆڕم باسێکم وەکو شوێنی عیبادەت نا وەکو فۆڕم بەڵام ئەگەر ئێمە بمانەوێت لە نمونەی بەرزی بیناسازی مزگەوت و بەڵێن بەشداری هونەرتیایە تێبگەین بچۆ سەیری وڵاتانی دنیا بکە بچۆ سەیری دەوڵەتی عوسمانی بکە بزانە لە زڵمی حکومڕانی خۆیانە مزگەوتی ئایا سۆفیان دروست کردووە یعنی مزگەوت یعنی ئەمە تەلارسازی ئاینی یعنی ئەمە بەشداری یا تێکەڵی هونەر و ئاین و بیناسازی ئەتوانی بچی سەیری ئایا سۆفیا بکە ئەمە نمونەیەکی بەرزە زۆر جوانە مامۆستا کۆساربا بێمەوە سەر ژیانی خۆمان چووکە دەخولێکێکم ماوە فریار ڕەنگە دوو پرسیار بکەون ئێمە اعتراف بەواکەین کە ئەندازەیەک لە دەرەوەی هونەرەژین هەڵبەت ئەمە ڕەهانیە ینی قسەیەکی دروست دەرناژێ من بەڕای بڵم ئێمە لە دەرەوەی هونەری چونکە ڕەنگە یەکێک بچێتە بەردەمی ئاوێنەوە بزانێ مەسەڵەن بۆ منن کارێکی هونەری کردووە لەوەر خۆی ڕێخستووە بەڵام ئایا طریقەی گەڵاڵەکردن و بڵێن مامەڵەکردنی ئێمە لەگەڵ هونەرە شتێکی طریقەکە ڕاستە دۆزیبارەتەوە بەسەر بۆن منە باسی هونەری هاوڕێگرتنەکەین باسی هونەری چێشلێرانەکەین باسی هونەری توزانم خێزانداریەکەین باسی هونەری مامەڵەکردنەکەین لەگەڵ بچووکە لەگەڵ گەورەیە لەگەڵ پیرە ینی زۆر ئەمانەوە وشەی هونەر بەکاربێنین لە ینی بیکەین بە یا پێشگر یا بیکەین بە پاشگری کۆمەڵێک دەستەواژە کە بخۆمان قەنات بەس ئەمە هونەرە یا هونەر نییە من نازانم ینی ئەمە بابەتەوە بێ مامۆستا بە پرسیارەکەت بکەم بە دوو بەش وەڵامی بمەوە بەشی یەکەمیان ئەتوانم بڵێم ئێمە درکمان بە نەبوونی هونەر لە ژیانی خۆمان ناکردووە بەڵام ڕێگای دروستی پەیڕۆکردنیمان نەدۆزیوەتەوە چونکە بە دیاریکراوی لەم خۆناغی ئێستامانە ئێمە میلەتێکی زۆر ڕواڵەتی لە ناوکەوانەیەەکە ینی ئەمەش ئەتوانم بڵێم لەگەڵ هونەرە تەبانی و نایەتەوە یعنی ئەبێ ئەم نەتەوەیە ئاڕاستەی خۆی لە ئاڕاستەیەکی مادی و ڕواڵەتی و سەرمایەداریەوە بگۆڕێت بۆ ئاڕاستەیەکی عیرفانی و معنەویەتی و بۆڵێ دنیابینیشی ناوەچی بۆ خۆی دروستکە ئەمە ئەو جێگایەیە تا ئەو قۆناغە نەگەین هونەر ناتوانێت کاریگەری لەسەر ژیانمان دروستکە ئێستا بۆ نمونە مرۆڤێکی سەردەمی سەرمایەدارێکی گەورە بۆکو وتمان زۆر بە مادی وە سەرمایەداری ئەژی ڕواڵەتی ئەژی بێ تابلۆیەکی هونەری لە ماڵەکەی هەڵواسە هیچ لە ژیانیم ناگۆڕێت حتا دێڕێکی زۆر جوان هەیە ئەڵێ هونەر نیگایشتی جوان نییە مامۆستا پەیوەند هونەر نیگایشتی جوان نیە نیگای جوانە بۆشت یعنی بێ نیگایە لە ناوەوە بێ نیگای جوانە بۆشت یعنی بێ نیگاکە لێرەوە بێ نەک لە دیوی دەرەوە لەبەرەوە بەڵێ هونەر ئەتوانێ زۆر ئەم دژیەکی و ناتەبایی و ڕقی و ناجووەریەی ئێستای کۆمەڵگای ئێمە چارەسەر بکە حتا مامۆستا پەیوەند لە هەندێک وڵات وەکو دەرمان بەکارهێنن ینی مۆسیقا شانۆ بابەتی ڕنگ شێوەکاری ینی بەڵام تۆ سەیری کە لە کۆمەڵگای ئێمە تەواوی چارەسەریەکان هەمووی دەرمان بەڵام ئەوان باوەڕێن بە مادیەتە نییە ئەوان پێیان وایە هەندێک نەخۆشەیە ڕەنگە پیاسەکردن بەناو سروش تا چاچیکە هەندێک نەخۆشەیە مۆسیقا چاچێکە هەندێک نەخۆشەیە من باوەڕم وایە جۆ لە قورئانێکی دڵخۆش و ئەوە ناگرن ئەلا بذیکر الله تطمئن القلوب کەواتە کۆی نەخۆشیەکانی ئێمە جەستەیی نین مامۆستا پەیوەند کەواتە کۆی نەخۆشیەکانیشمان بە دەرمان چا نابن هەندێک نەخۆشیمان ناوەچین معنەوین ئیلا ئەبێ دەرمانی معنەوی بێ لەبەرەوە من داواکارم ینی لەسەر ئاستی تاک بێ لەسەر ئاستی گشتی بێ ینی خەڵک درک بەمە بکە کە هونەر ئەتوانێت کاریگەری و گۆڕانکاری لە ژیان تا دروست بکە بەڵام بە شەرتێ تۆ درک بەم برسێتیە بکەی هەست بکەی ناوە و معنەوێتیشت برسیەتی بۆ مامۆستا پەیوەند عومەر مەسەلەن خۆرهەڵاتن ئایا بە شاخی گۆیشەیە ئەوێ خۆرهەڵاتن ببینێ وانە تۆ بەدوای دەستکەوتێکی معنەویەوەی بەڵام هەر ئەو کاتە خەڵک لە ناو نوێنەکەیان نووست و ڕەنگە گاڵتە بە تۆ کاڵێم پیاوە شێت بووە بەم بولێڵی دنیای ئایا بەو کێوەیە چێ بۆ پیاسەکردن سەیری مانگ چیە سەیرکردنی مانگ چیە هەڵاتنی خۆر گاڵتەی بەم شتانەیە بەڵێ لەبەر ئەو ڕووکەشە ڕواڵەتیە ئەو درکی بەوە نەکردووە کە معنەویەت و ناو و ناوەڕۆکی ئەمیش پێویستی بە خۆراکە هەموو ئەو دەستکەوتانەی کە لە شاران ڕەنگە نەگاتە ئەوەی تۆ بەیانی بچیتە سەر شاخێکی بەرز کزەی سەر لە بەیانی کازیوە لێت با سەیری یەکەم تیشکی هەڵاتنی خۆرکەی ئەمانە شتانێکن ئیزاتە نەفس ینی باسی هەناسەی بەیانیە دەی خەڵکی شار ئەمە نازانێ ئەو خەڵکی کە وەکووتم بەم کۆمەڵە گرفتاریە سەردەمیەوە ئێستا گیرۆ دەبووە ئەمە بەشێک لە وەڵامی پرسیارەکەت بەشی دومیشان بەکارهێنانی دەستەواژەی هونەرە ئێمە تین و پەرۆشتی هونەرین بەڵام ڕەنگە نەزانین لە شوێنی خوا مامۆستا پەیوەند بەکاری بێنین هەندێک جار
وشەی هونەر پێشگر و پاشگیری هونەر ئێمە بە هەڵە بەکارێنین هەموو ئەم دەستەواژانی کە باست کرد مەسەڵەن ئێمە سابینین لە بازاڕە هەتا لە ڕاگەیانەکانەوە من ئەیبینم بەداخەوە مەسەڵەن هونەری هاوڕێتی هونەری چێژلێنان هونەری مامەڵەکردن نازەم هونەری قسەکردن هونەری کۆنفۆ ئەمانە هیچیان هونەری مامۆسافێن بەکارهێنانی دەستەواژی هونەر لە شوێنەیە هەڵەیەکی وازەحە هەڵەیەکی زمانەوەنی وازە ئەمانە بخوان پسپۆڕی خۆین بوونمە تەواوی ئەو بابەتانی پەیوەندیان بە قسەکردن و گفتوگۆ و هاوڕێتیەوە ئەتەکێتن ئێمە شێوازی مامەڵەمان هەیە بووی ئێمە تەعاملمان هەیە بە عەرەبی مەسەڵەن ئەتەچمێنتمان هەیە ئەتەکێتمان هەیە بە ئینگلیزی بە کوردی شێوازی مامەڵەمان هەیە ئەین تۆ بۆت نییە بێی دەستەواژەی هونەر بخەیتە پێش هاوڕێتیەوە باش ئەگەر وا وایە ئێمە لە بەرامبەر ئەو کەسەی پرۆسی هونەر ئەنجامەیە ئەتوانین پێشگیری هونەرمەند بخەینە پاڵی ئەگەر هاوڕێتی هونەر بێ ئێمە بە کۆی ئەو مرۆڤانی کە هاوڕێیەکن ئەتوانین پێشگیری هونەرمەند بخەینە پێشیانەوە بەڵام زانین ئەمە هەڵەیە ئێمە ناتوانین دوو هاوڕێ لە بەرووی مامەڵیان جوانە پێکەوە پێیان بڵین هونەرمەند پێیان دەڵێن شێوازی مامەڵە ئەتەکێتیان جوانە لەبەر داواکارم ینی بەتایبەت ڕاگەیان کارەکان بەتایبەت ڕۆژنامە نووسەکان ئەی تۆزێک بەزەی ڕەحمێکیان بە وشەی هونەرا بێتەوە هونەر و بابەتە معنەویە کە باسمان کرد ینی لەم ڕواڵەتکاری و ئەم تێکەڵکاریە بە ڕووکەشەوە بیپارێزن زۆر باشە بە یەک مەجای یەک پرسیارم ماوە بە کورتی بی کەمەویش سوشال میدیا بە خۆ دەزانی ئێستا بەشێک لە ژانی ئەمە لە ناو سوشال میدیایە واتە ئێمە ینی ئەگەر ئەوە دروست بێ من لە هەموو بەرنمەیەکە باسێکم شتێکمان هەیە بە ناوی واقعی بەرجەستە بێ مە مامەڵی لەگەڵا بکەن ئەمەش بە واقعیکی مەجازی بێ گەرچی شوێنی هەردووچیان گۆڕاوە باوەڕش بەوە هێنم کە شوێنیان گۆڕاوە ئاڵ و گۆڕ بووە بەس مامەستایمانەوێت ینی بە حسابی خۆمان ژیانێکی زۆر هونەری لە ناو سوشال میدیا پیشان بین ئێمامانەوێت لە لەقتەی زۆر جوانە لە شوێنی زۆر جوانە ڕسمێ بگرین و پۆستی بکەین لە ناو سوشال میدیایە ینی یاخود مەسەلەن بەو شەوە چوزامەگە دروست بێ هونەری و جوانێکی خۆمان ڕازیەکە ئاوا دەرکەوین یەکێ لە تەنیش گوڵە یەکێ لە لای سیارەکە یەکێ لە نازانم کوێ هینەکەمان لەوەیە هەتا ئەو خواردنێکە لەسەر سفرەیەک دائێنین و بە خواردنی باش ئەزانین و ئەی ڕازێنەوە پێمان وایە کە چوزانم ئەوەی کە تۆ لەگەڵیان ئاتەبایی و پێمان وایە هونەری ئەمانەوە ڕسمی بگرین بیسان پۆستی کەین ژیانێکی هونەری ناو سوشال میدیاوە پیشانی خەڵک بین ئەی بۆ ئەمان چیڵێ مامۆستا پەیوەند ئێمە ناتوانین نکوڵی لە کاریگەری و ڕۆڵی سوشال میدیا بکەین لە ژیانی ئەمڕۆمانە باشە بەڵام ئەبێ دان بەوەشا بنین ئەو ڕۆح و معنەویەتەی کە هونەر و عیرفان و ئاین داوایە کات سوشال میدیا کەمی کردوەوە تا ڕادەی ئەوەی هەڕەشەیە لەسەری تا ڕادەی ئەوەیە ڕەنگە ڕۆژێک بێ لە ناوی بەرێ ینی ئەمەی کە ئێمە حەزمان بە هونەرە مامۆستا پەیوەند وەکو چۆن حەزمان بە سەرکەوتنە ینی مرۆڤ نییە لەم کۆمەڵگای ئێمە حەز بە سەرکەوتن نەکە بەس کەس پلانی بۆ داناوە کەس کاری بۆکە کەس قوربانی بۆ داناوە بۆ ئەیات نەخێت کەواتە ئێمەش بەس حەزمان بە هونەریە حەزمان بە دەرکەوتنێکی هونەریە لە ڕاستیشە ئەمانەی کە باست کرد مامۆستا پەیوەند زیاتر دیسان ئەچێتەوە بۆ بابەتی ڕواڵەت ڕاقی ینی ئێمەمانەوە ڕاقی دەربکەین ئێمەمانەوە خەڵکی ئەوانی تر سەرسامکەین بە خۆوازین ڕاقێتی ئەمەشی هونەرە ئەو غەریزەیە ئەو غەریزە کۆمەڵایەتیەکە هەمانە تۆ بیر بکەرەوە ئەگەر مرۆڤێک بەرە لە جەزیرەیەک داینە مامۆستا پەیوەند بە تەنیا بژی کەسی لا نەبێ چاکە توان تۆڵ لە بەرەکە خۆی ڕاقیەکە ئەچێتە بەر ئاوێنە بێگومان نەخێر چکە مەمان بۆ کۆمەڵگایە ئەم خۆ دەرخستنەی ئێستای سوشال میدیاش سەر لەبەری بۆ خەڵکە ینی خۆڕاستە سوشال میدیا کارێکی کردووە ینی ڕێگایەکی باشە بۆ پیشاندانی هونەر بۆ بڵاوکردنەوەی هونەر بۆ هۆشیاری هونەر بەڵام ئەمە وەکو ئەو دامەزراوانی کە خۆیان کاری لەسەرەکەن بەڵام وەکو ئاستە گشتێکە ناخ سوشال میدیا وەکو وتم تەنها ڕێگایەکە بۆ خۆنمایشکردن تۆ بە من سەرسامبی من ئاوام ئەمە خواردنەکەم ئەمە جلوبەرگەکەمە ئەمە سەیارەکەمە تەنها بۆ ئەمەیە ئەینا ئەتوانم بڵێم نابەداخەوە خزمەتێکی بەم بابەتە معنەوی ئێمە نەکردووە مامۆستا کۆسار من دڵنیام لەوەی کە تۆ زۆر شت هەیە کە بیستوتە بێڵی و هێشتا نەدوتووە ینی شت ماوەکە کە منیش پرسیارم ماوە بەڵام دڵنیام لەوەی کە پامەکەمان گەیشت و دڵنیام لەوەی کە بینێت لەوە تێگەش ئێمە چیمانەوێ و چۆن بایەخی ویسپان ژیانی ئینسانی ئێمە بام بڵێن لە ناو باەخە هونەریەکانە مەسەلەن بۆن منە جێگا بگرێەوە هونەر مەسەلەن بۆن منە چی بۆ سەربارەکە و چۆن هونەر لانی کەم ینی گەر شتێک هەبێ ناوی نوقسانی بێ بۆی پڕکاتەوە باشە بەس چی بکەین ینی کاتەکەی ئەوە نەبوو من سوپاسی جەنابەت دەکەم ئەگەر بە دێ ڕێگیا مەسەلەن بە زۆر بە کەمی شتێک کە زۆر زەڕورە و پێت وایە
من درکم نەکردو و تۆ بێڵێ لە بەرنامەکە چونکە کاتێکی تەواو سپاس دەکەم مامۆستا پێم دەستخۆشی لێکم تۆکو هەمیشە هەم لە هەڵبژاردننی بابەت و لە پرسیار و لە گفتوگوی کراوە ئامانجەکات هەمیشە پێشی من خۆشحاڵ بووم بە گفتوگۆکە وەکو فەرمووشت ینی بابەتەکە زۆر هەڵەگرێ بابەتەکە کراوەیە و ئاڵۆزە و قسەی زۆر هەڵەگرێ قسەی کۆتایی من لەسەر بابەتەکە ئەوەیە ئێمە ناتوانین هونەر لە ژیانی مرۆڤدا بڕی بە هیچ بیانوێک بە هیچ پێوەرێک یا دەریکەین دووری بخەینەوە ینی ئەگەر بە ناوی ئاینەوە ئەمەش بکەین غەدرێکمان لە ئاینیش کردووە حتا زۆر جار مامۆستا پەیوەند ینی ئەم بابەتە پەیوەندی بە شوێنکەوتوی ئاین و شوێنکەوتوی هونەرەوە هەیە ینی خودی ئاین و هونەر هیچ ناکۆچیەک لە بینیانان نییە بەڵام شوێنکەوتەکان زۆر جار ئەمە بەڵام کەس دایان بیرمەندی وەکو سید قوتب و عەلی عیزەت بێگۆڤیچ و هەندێک لە با بڵێن بیرمەندە ئێرانیەکان ینی زۆر باسی هونەر و ئاینیان کردووە پەیوەندیان بەیەک ناشتوانینم پەیوەندیە بچڕێنین و هیواداریشم ینی تاچی کۆمەلگای ئێمە ئەگەر لەسەر ئاستە گشتێکەش نەبێت لەسەر ئاستی تاک هونەر بەکاربێنین وەکو ڕێگایەک بۆ گەڕانەوە بۆ ناو و ڕوحەوەمان اینجا تێبینی بکە بزانە ئەو دەستکەوتانەی کە لە ڕێگای هونەرەوە لە ڕێگای سەرقاڵبوون بە بابەتی معنەوی و بابەتی عیرفانیەوە دەستەکەوێ چەند زیاتر و گەورەتر و کاریگەرتر و شیرینترن لەم دەستکەوتە مادی و ڕواڵەتیانی کە ئەمڕۆ ئێمە پەرۆشین بۆیان و خۆمانی بۆمان دۆک مامۆستا کۆسار ئەمین زۆر سپاس دەکەم ماستەر لە هونەرە خۆشحاڵ بووم کە جێکەوتەی ئەم جارە لەگەڵ جەنابەت بوو گفتوگۆیەکی بەلەزەت بوو بەڵێ خۆشویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقی ئەم جارەی چێکەوتە تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ